بینەرانی هێژە ئەم کاتتان باش لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی دیکە. لەم ڕۆژانەدا سەلاحەدینی ئەیوبی باس و خواسی بەشێکی زۆری خەڵکی کوردستانە، بەتایبەت لە باشووری کوردستان. دوای ئەوەی کە هەندێک قسە و باس بکرا دەربارەی مێژووی سەلاحەدینی ئەیوبی و ڕۆڵی ئەو لە مێژوودا، مشتومڕی زۆر دروست بوو. بەشێکیان هێرشیان کردە سەر سەلاحەدینی ئەیوبی و بە کەسێکی داگیرکەر و بکوش تۆمەتباریان کرد، بەشێکیشیان پشگیریان لێ کرد و هەتاکو ئێستاش لە ڕۆژەفدا ئەم باسە هەرگەرمە. ئەمڕۆ هەوڵ دەدەین لەم بەرنامەیەدا سەرنج بخەینە سەر مێژووی سەلاحەدینی ئەیوبی و ڕۆڵی ئەو لە سەردەمی خۆیدا پەیوەندی بە ئیسلام و هەروەها بە کوردایەتیشەوە. بۆ مەبەستا گفتوگۆ دەکەم لەگەڵ بەڕێز مامۆستا ئالان نووری کە بەڕێزیان مامۆستای پێشووی زانکۆی ئەمریکیە لە سلێمانی، هەروەها دکتۆرایان هەیە لە زانستە سیاسیەکان کە دکتۆراکەیان لە ئەمریکا بەدەستێناوە. مامۆستا ئالان لەم ڕۆژانەوە وتارێکی نووسی و بە شێوەیەکی زانستیانە شیکردنەوەی کردبوو بۆ ئەم بابەتە، بۆیە پێمان باش بوو ئەمڕۆ گفتوگۆیەکی لەگەڵ بکەین و زیاتر ئەم بابەتە شی بکەینەوە. مامۆستا ئالان ئەم کاتتان باش. هەر بەژی گیانەکەم، سپاس بۆ تۆ بۆ بینەرانیشت. زۆر سپاس دەکەم. دەکرێت لەوەوە دەست پێ بکەین بە پرسیارێکی زۆر سادە سەرەتا، ئەگەر بڵین سەلاحەدینی ئەیوبی چێ بوو، ئێوە چۆن دەیناسێنن یان چۆن پێناسەی دەکەن؟ گیانەکەم، بەڕای من نەک سەلاحەدینی ئەیوبی تەنها پێویستی بۆ بڵین کێ بوو، پێویستمان بۆ بڵین ئەو فترەی سەلاحەدین ئەیوبی تایە بۆ چ فترەیەک بۆ لە تاریخی ئیسلامە. سەلاحەدینی ئەیوبی ئەوەی کە ینی بەڵگەنەویستە لەسەری ئەوەیە کە خۆی و خێزانەکەی لە لای سەلجوقیەکان بوون لە تکریت، کاتێک کە سەلجوقیەکان دەستیان گرتووە بەسەر خلافەتی عەباسیە، بە معنای ئەوەی سەلجوقیەکان کە خەلیفە عەباسیەکان هێنابوویان بۆ پاراستنیانن، لە جیاتیەوەی بیان پارێزن دەستیان گر بەسەر دەسەڵاتە لە دەوڵەتی عەباسیە و ئەوان بە ئەمری ئەوان خەلیفە دائەمەزرا و بە ئەمری ئەوان خەلیفە لا ئەبرا. یعنی خەلیفە کاتێک کە بیان ویستایە لای بەرن، مەسەلەن چاوێکیان کوێرە کردی، هەردوو چاویان کوێرە کرد و لایەنە برد بۆ شکڵک، لەبەرەوەی خەلیفە کوێرە نابێت حکم بکە. لەم دەور و زەمانەیە دەوڵەتێکی تری ئیسلامی هەبوو کە ئەوانیش خۆیان بە دەوڵەتی خلافە ئەزانی کە دەوڵەتی فاتمیەکان بوون. عەباسیەکان لە دوای ڕوخاندنی دەوڵەتی ئەمەوی هاتنە سەر کار کە ئەمەویەکان با بڵین بە ئەترافی هەموو مەزاهبی سوننە و شیعە مغتەسبی دەسەڵاتن، بە معنای ئەوەی هاتوونەتە سەر حکم بە شمشێر، کێش پێی خۆش نییە لە ملیان ناوە. بەشی سەرەکی جیاوازی نێوان لە ڕووی سیاسیەوە سوننە و شیعە بریتی بۆ لەوەی ئایا کاتێک کە یەکێک متەغەلیبە با بڵین بە زۆر یەتە سەر حکم چ مەوقفێکمان هەبێ بەرامبەری. من ئەمەی بڵم عەباسیەکان کاتێک کە دەوڵەتی ئەمەویان ڕوخان، ینی بە حقێکی خۆیان نەزانی کە ئەمان پیان بۆترێ خەلیفە لەبەرەوەی لە با بڵین نەسەبیان ئەگەڕێتەوە بۆ مامەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام. فاتمیەکان ئیدعایان ئەوە بوو کە ئەمانەوەی ئیمامی عەلی و فاتمەی کچی پێغەمبەرن، لەبەرەوە ئەمان ئیدعاکەیان ینی لە مەوقعی ئەوەی کەیان نزیکترە لە پێغەمبەرەوە ئیدعاکەی ئەمان بەخۆتر بوو و دەوڵەتی فاتمی لە هەڕەتی توانایە زۆر نزیک بوو بۆ لەوەی کە حتا بەغاش بگرێت. لەم وەزعە لە زۆعفی هەردوو دەوڵەتی خلافەت زەعیف بوون بەدەست سەرکردە سەربازیەکانی کە خۆیان هێنابوویان بۆ پاراستنیان ئەیان ناڵان لە هەردوو لاوە. سەلجوقیەکان عائلەی سەلاحەدینی ئەیوبی لە تکریت ڕاوەدووەنێن، ئەوانە چنە بن بە پەنابەر لە لای عیمادالدین الزنکی کە با بڵین سەر بە ئیمارەتی زنکیەکانە کە بەشێکیان بۆ خۆیان داپچڕانە بوو لە دەوڵەتی عەباسی. ئەمان
سەرکردەکەیان کە نوورالدین زنکی لە دیمەشق دانیشەوە و سەلاح الدینی ئەیوبی لەبەر خۆی و با بڵێن عائیلەکەی لەبەر سوارچاکیان لەبەر توانای عەسکەریان ڕێزێکی گەورەیان لێ ئەنرێت و ئەبن بە ینی دەسەڕاستی نوورالدین زنکی. کاتێکە وەزیرێکی دەسەڵاتی فاتیمی انقلابەکا بەسەر وەزیرێکی تریانە و ئەویان کۆنەکە دەرەپەڕێنێ، کۆنەکە ئەچێ پەلا با بۆ لای نوورالدین زەنکی وڵێ فریام کەون سوڵتانم لە دەستاوە نەجاتم بن و ئەگەر نەجاتم بن بەم شکڵە پارە و پولتانێمە. یعنی مەوزوعەکە علاقەیەکی تیجاری صرف بووە. ئەم سنە و ئەم شیعە و ئەمان خۆیان بە وەفاداری با بڵێن دەوڵەتی خلافەی عەباسیە زانی و ئەمانیش وەزیری شیعە بوون. یعنی بە هەموو منطقێکە بواە ئەم علاقەیە ڕووی نەیە، بەڵام لەبەرەوەی تیجارەتە مەوزوعەکە وەرە بمان پارێزە بە پارە. بەم شکڵە نوورالدین زەنکی شێرکۆ و سەلاح الدینی ئەیوبیانێرێ لەم بەینە ئەنواع وەشکاڵ شەڕ و کوشتار و قەماکردنی خەڵک ئەوانە من نامێ بڵێم ینی بە شکلێکی تایبەت سەلاح الدینی ئەیوبی یان شێرکۆی برای خەڵکێکی درڕندە و پیاوکوش بوون، بەڵام ینی ظروفی ئەو سەردەمە بۆ شکلە بووە. خەڵکی متغەلیبە تێناوە بە تایبەتی لە قەبائیلی نیمچە کۆچەر و ئەوانە بە زۆربەیشیان تورک بوون نەک کورد، ئەهێنران بە نیەتی پاراستن و بەڵام ئەمانە دەستیانە کرد بە دەستگرتن بەسەر دەسەڵاتە. بە هەمان شکڵ شێرکۆ لە پێشا بوو بە وەزیر، دوای ئەوە سەلاح الدینی ئەیوبی سوڵتانی فاتیمی با بڵێن خەلیفەی فاتیمی کردی بە وەزیری خۆی لەسەر ئەمری نوورالدین زنکی و بە داوای خەلیفەی عەباسی داوای لێکراکە کۆتایی بە دەسەڵاتی فاتیمیەکان بێنێ، شیعە فاتیمیەکان بێنێ و لەسەر منبەری مزگەوتەکان داوا بە ناوی هینەوە کرێ، بە ناوی خەلیفەی عەباسی و کۆتایی بە تەواوەتی بە دەوڵەتی فاتیمیەکان بێنێ. بەڵێ کەواتە سەرەتا فاتیمیەکان خۆیان هانایان بۆ بردوون کە فاتیمیەکان ینی خەلیفەی فاتیمی نا، خەلیفەی فاتیمی زۆر لەو بێدەسەڵاتتر بوو کە هانا بەرێو یا هانا نەبە. وەزیری کە با بڵێن خۆی بە پارێزەری فاتیمیەکان دانا لەلایەن نەفەرێکی ترەوە دەرپەڕێنرا و ئەو بوو بە وەزیر. وەزیرە کۆنەکە هات پەنای بۆ ئەمان بەروەرن دەوڵەتەکەم پێبەخشنەوە بۆم بگرنەوە لەگەڵتانە بەشیەکەم سەرۆت و سامانەکە. ینی مەوزوعەکە لە بنەڕەتە پەیوەندیەکی تیجاریە. زیاتر بۆ ئەوە شەڕێک هەبووە لەسەر دەسەڵات بەرەیەکیان ویستویەتی لە پێناو پاراستنی پێگەی خۆی هانای بردووە بۆ نوورالدین زەنکی. ئەبێ یەکشت تێ بگەین. مثلا کاتێک ئەنواع ئەشکال لەو شەڕانە هەبووە لە ناو خلافەتی عەباسیشا لە بینی سوڵتانە سەلجوقیەکان خۆیانە. یعنی سەلجوقیەکان خەلیفەیان دەست بەسەر گرتبوو، بە هەمان شێوە ئەمانەش خەلیفەی فاتیمیان دەست بەسەر گرتبوو. مهم ئەوە بوو بە ناوی خەلیفۆ لە منبەرەکان نوێژ بکرێت، ئیتر دوای ئەوە دەسەڵات بەدەست ئەو خەڵکانەوە بوو، بەدەست ئەو نیمچە کۆچەرە سەرکردە سەربازیانەوە بە لە هەردوو لاوە. یعنی زەمانەکە بەو شکڵە بووە. لەبەرەوە سەلاح الدین ئەیوبی بە هیچ شێوەیە شتێکی جیاواز نییە لە زەمانەکەی خۆی. بەڵێ کەواتە لەو هەلومەرجەدا سەلاح الدینی ئەیوبی دەردەکەوێت و دەبێتە ئەو کەسایەتیە مێژوویە کاریگەرە. اونجا دەسەگرێ بەسەر سوڵتان لە مەسرا و نەکەر ئەوەنە، بەڵکو کۆتایی بە ئەو کەسێک کە هێنایەتی بۆ پاراستنی کە دەوڵەتی فاتیمیە، کۆتایی بە دەوڵەتی فاتیمیە هێنێ. ماوەیەکی زۆر کورت دوای ئەوە یعنی نوورالدین زەنکی خەریکە بچێت شەڕکا لەگەڵیا، بەڵام پێش ئەوە ئەمرێ نوورالدین زەنکی یەت ئەم دەست بەسەر سوڵتانی نوورالدین زەنکی شاگرێ و خێزانەکەشی لە خۆی مارەکە و کوڕەکەشی دوورە خاتەوە لە دەسەڵات و هەموو ئەمیرەکانی زەنکیەکان یعنی بەدەستی سەلاح الدینی ئەیوبی لەناوە برێن. یعنی مەبەستەوەی فەرموو ئەمە سنەیە، چوە بۆ پاراستنی دەسەڵاتێکی شیعی، گەڕاوە تۆ دەسەڵاتێکی سنی لەناو بردووە. لە هەمان کاتە لە بەرامبەر دەسەڵاتی قەڵا جیاجیەکانی تایفەیەکی تری شیعی کە شیعە ئیسماعیلی حەشاشەکانیان پێوتن، بەرامبەر ئەوانی شەڕەکە بە بەردەوامی لە هەمان کاتیشا شەڕی سەلیبیەکانەکە. یعنی ئەمە طبیعەتی زمانی ئەو کاتە بوو. بەڵێ مامۆستا ئالان بەر لەوەی بچینە لە سەر بابەتی سەلیبیەکان،
ئەو شەڕانەی کە ڕوویان داوە ئاماژەت پێدا کە بە سەرۆکاتی سەلاحەدینی ئەیوبی چەندین شەڕ کراون و دەستیان بەسەر دەسەڵات داگرتووە. دەست پێشخەریەکان لەلایەن کام لایەنەوە بووە و شتێکی ئاسایی نییە ئەگەر لە نێوان دوو بەرداشتا یان لە نێوان دوو بەرەدا شەڕێک لە سەردەسەڵات لە ئارادا بێت و ئەویش بەرگری لە خۆی بخات یاخود هەوڵ بدات کە دەست بەسەر پێگە و دەسەڵاتی لایەنی بەرامبەردا بگرێت. گیانەکەم یعنی من نامێ زۆر بچمە تەفاسیلی ئەوەی کە ئایا سەلاحەدینی ئەیوبی ئینسانێکی باش بۆ یان خراپ بووە، بەڵام تۆ با بڵێن تۆ بە قەول و عەهدێک هاتوویت من ڕزگارەکەی لە خەڵکێکی خراپ لەسەر ئەساسی ئەوەی بەشێک لە دەسەڵاتت بەمێ و بکەم بە وەزیرم کە دوای ئەوە ئینقلاب بکرد بە سەرما، یعنی کەسێکی چۆنیت، یعنی بەلای کەمەوە خیانەتی عەهدت کردووە وانە بەڵام بە ئەمری نوردینە زەنکی چونکە ئەم خۆی سەربازێکی نوردینی زنکیە، نوردین زنکی ئەمری پێکاکەوا بکە بە ئەویش لە کێوە ئەمری پێگەیشتوە لە سوڵتانی لە عەفوەن لە خەلیفەی عەباسیەوە ئەمری پێگەیشتوە. یعنی ئەمە توانین بەم شکڵە دیزە بە دەرخۆنێکی یا تەبریریکەین بووە، بەڵام هەر ماوەیەکی زۆر کورت دوای ئەوە ڕێشەی نورەدین زەنگی دەچێتەوە سەرچێ بە خۆیان بەڕەچەڵک تورک بوون یان بەڕەچەڵک وابزانم تورکمانن، ینی تاکید نیم بەڕاستی بۆی کە ینی توانین بگەڕێنەوە سەر معلوماتی مێژووی، بەڵام مەسەلەکە ئەوە نییە کێ بۆ و چی بۆ، مەسەلەکە ئەوەیە شکلی پەیوەندیەکە چی بۆ لە بینیانە. تۆ زابطێکی نوردین زنکیت بیت دوای مردنی پەلاماری دەسەڵاتی بیت و لە کوڕەکەی بسەنی تو ژنەکەی نوردین زنکی بکەی بە خێزانی خۆت و پاشان پەلاماری یەکە بە یەکە کە سوکاری زنکیەکان کە بابڵێ هەر یەکە و لە سوچێکە و مقاومەی دەسەڵاتی سەلاحەدینی ئەیوبیان کردووە، ئەمە ناوەنەی چی؟ بەڵام لە زمانی خۆیان شتێکی زۆر تەبیعی بووە. بەڵێ ئەوە ڕەنگە قۆناغ بە قۆناغ ئەوە ڕوویدا بێوانیە سەرەتا سەلاحەدین تەنها دەبێتە وەزیرێک لە لای فاتمیەکان، دروستە؟ دواتر لەوێ بە تەواوی کۆنتڕۆڵی دەسەڵات دەکات. حەزەکەم تۆزێک ورتر باسی حرەسەکانی خەلیفەی فاتمیە گۆڕێ بە زۆر خەلیفەکان چ عەباسی و چ فاتمی زۆر لەوە بێ دەسەڵاتتر بوون بەرامبەر ئەمانە هیچیان پێ بکرێ، یعنی ئەمانە کابرایەکی تۆ لە خۆت لە ژیانی خۆت دەترسی کابرایەکی شەڕکەرێ هێنی بۆی بتپارێزێ، بەڵام کاتێک ئەم شەڕکەرە هەستەکا کە تۆ یعنی دەسەڵات بەس تەنها شتێکی شکلیە و تۆ بەدەستەوەی وەی لا هەموو دەسەڵاتێکی ئەوە زۆری پێناچی ئەوانیش وەلا دەنێن و خۆیەتە جێگان. ئەمە نۆرمی ئەو کاتە بووە، شتێک نەبووە کە با بڵێن بەس تەنها سەلاحەدینی ئەیوبی لەبەرەوەی کەسێکی خراپە کرد بێت، نۆرمی ئەو زەمانە بەو شکلە بووە لە دەوڵەتی عەباسیشا و لە دەوڵەتی بەڵێ کۆنتێکس زۆر مهمە بۆ تێگەیشتنی مێژوو، یعنی ناکرێ من بە عەقڵی ئەمڕۆ بێم محاسبەی سەلاحەدینی ئەیوبی بکەم بۆچی وات کردو بۆچی وات نەکردو. يعني بدردي عرب الله ألزمك بما تلزم نفسك به لزماني خوتا، يعني لزماني خوتا أخلاقي شر أخلاقي سياسة تجيبوا توش بو حدوده التزام بأخلاقيات سياسي هناك كمالاتي لو زمانا باوبو واني بله ما مستعلان زور يعني خوتا نزانن بەشێکی زۆر تەنانەت لە دەرەوەش لە وڵاتانی خۆرئاواش واوێنەی سەلاحەدینی ئەیوبی دەکرێت وەک کەسایەتێکی زۆر کاریگەر و ڕزگارکەر و هەندێک جار بە ئەرێنیشەوە باسی ڕۆڵی ئەو دەکەن لە مامەڵەکردنی لەگەڵ دیل و لەو کەسانێک کە لە کاتی جەنگدا دەکەونە بەردەستیان. پێت وایە ئەو کەسایەتێت چۆن دروست بوو لە نێو ئەو شەڕ و پێکدادانەدا کە ئەو کاتە لە ئارادا بووە؟ يعني کۆمەڵێک ڕووداوی مێژووی هەیە کە پێم وایە هەم يعني دلیلە لەسەرەوەی ئەمانە مبالغە لە حساری یەکێک لە قڵاکانی سەلیبیەکانە هەم لایەنی سەلیبی و دەست پێشخەر لە مۆزوعە لە مەسادری سەلیبیەکان خۆیانەوە سەلیبیەکانن دیلیان کوشتەوە هەم سەلاحەدینی ئەیوبیش دیلی کوشتەوە، يعني مەوزوعەکە ئەوە نییە لە شوێنێکە علاقەیەکی باشی لەگەڵ فلان دیلا هەبوو معنای ئەوەی ئەخلاقی حربی بە شکلێکی عام باش بووە. لە مەسادری سەلیبیەکانە کە یانەوێ با بڵین ڕیچارد قەلب الئەسەد ئەوەی کە ناسراوە بە خەڵکی کەسێکی زۆر ڕۆمانسی مهم پیشان بن
باسیەوەکەن ناچار بووە دیل بکوژێ چونکە ینی خۆی لە وەزعی حسارا بووە و خۆی خەڵکەکەی خۆی لێتەوە بووە دیل هەبووە هەرە وایە بکوژرانە چاریکە نەبوو ینی قەزدەمەوەی کاتێک کە تۆ بە شکڵێکی ڕۆمانسی سەیری بەتەڵێکی مێژوت کرد ئیتر ئامادەیت هەموو تاوانەکانیشی بسڕیتەوە یعنی زۆرن ئەوانەی مەسەرەن بۆ با لە دین دەرچین و با بڵین خەڵکی غەیرە دینی با بڵین بۆ نمونە ئەوانەی کە لە هەواداری با بڵین شیوعیەت و بزوتنەوەی شیوعی جیهانی بوون تا ماوەیەکی زۆر دوور و درێژیش تەبریریان بۆ مەزبەحە زۆرەکانی ستالینە هێنایەوە کە ستالین ناچار بۆ شتێکی واوکە ئەگەناقەت نیەتی خراپەی نەبوو ئەمە شتێکی زۆر طبیعیە لە هەڵوێستی خەڵک بەرامبەر کەسێکا کە بە شکڵێکی ڕۆمانسی ئایدیڵایزیەکە ناتوانێت ئەوە ببینێ کە هینە بۆ نمونە باسی ئەخلاقی کوشتار و درڕندەیی هینەکەین وانە یەکێکی وەکو مسلمانیش بۆن نمونەیم هێناوەتەوە لە مقالەکەمە کە تەیموری لەنگە باشە تەیموری لەنگ یعنی لە توانایە بوو کە لە شەڕی پایتەختی تورکیا سەناوی چییە ئەنقەرە لە شەڕی ئەنقەرە سوڵتانی عوسمانی بەدیل گرت هێنایان بۆی دەست و پێی بەسترابەوەتی دەست و پێی بەرەڵاکەن ئەو پەڕی کەرەم بەرامبەری و بەرەڵاشیەکە باشە هەرە و هینەشە هەر ئەو تەیموری لەنگەیە کە فەخر بەوەکە چەند جارێک لەکە لەسەری خەڵک شاخی دروست کردو لە بەڵا ینی ئەم دوو ڕووداوە هەردووکی ڕاستن هەردووکیشی تەبیعین لە زمانی خۆیان ئەرێ بەڵام لەوانەیە تەیموری لەنگ وەک کەسێکی داگیرکەر دائیمەن وێ ناکراوە لای ئێمە و سەلاحەدینی ئەیوبی وە کەسێکی ڕزگارکەر ئەوە پەیوەندی بەوەوە هەیە کە سەلاحەدین خەڵکی ناوچەکەیە لەوێدا ژیاوە یاخود پەیوەندی بە چیەوەیە ئەوەلاً سەلاحەدین ینی بە مەسادری ئەوەی کە با بڵین کوردبوونیە سەلمێنێ ئەڵێ خەڵکی منتیقەی بینی ئازەربایجان و هینە ئەرمینیایە یعنی ئەو شەڕی لە قودس کردووە ئەو شەڕانەی کە با بڵین نازناوی بوتوولە و ئەوانەی پێ بەخشراوە قودس و با بڵین کەناری سووریا و لوبنان و ئەوانە یعنی علاقەی بە داگیرکردن و غەیری داگیرکردنەوە نییە جگەلەوە تەیموری لەنگ کابرایەکی مسلمان بووە و لە لای ئوزبەکیەکان یەکێکە لە ینی خاوەن مەقامێکی زۆر گەورەیە کە با بڵین یەکێکە لە پاڵەوانەکانی ئوزبەکەکان من مەبەستمەوەیە کە تۆ ڕۆمانسیەن کەسێکت ئایدیڵایز کرد زۆرت فەرقە لەگەڵ کەسێکی کە لە ژێر شمشێری ئەوا بوویت بۆ حەزێتی راوی لەلایەنیەوە یعنی تۆ بە حکمی ئەوەی ئایدیڵایزی ئەم کابرایەکەی ناتوانانی خراپەکانی ببینی ناتوانانی ئەوە ببینی کە ممکنە حەزێتی گەلانی تری یابێت ئەوە لە مێشکتا ناتوانێت قبوڵیکە بۆ چونکە تۆ بە تەبیعی تەماشایەکی وەکو بەتەڵێکی لەو نەوعیکەونیە لە چیرۆکەکانیان خوێنینەوە بەو شکڵە تەماشایەکی بەڕای من ئێوە پێتان وایە دەبێت چۆن سەیری ئەو پرسە بکرێ یان چۆن مامەڵە لەگەڵ ئەم جەنگە بکرێت کە ئەو کات کراوە یان چۆن مامەڵە لەگەڵ سەلاحەدینی ئەیوبی بکرێت کە کەسایەتیەکی بەڕەچەڵک کووردە و ئەو کاتە ڕۆڵێکی بەرچاوی هەبووە لەو کێشمەی کە هاتۆتە ئاراوە لە نێوان ئەو دەسەڵات دارێتیانەی کە ئەو کاتە هەبوون هەڵبەتە ئێمە باسی سەدەی 12 دەکەین ینی پێش هەموو شتێک بە تەکید وەکو خەڵکێکی ئەم منتیقەیە سەلاحەدینی ئەیوبی دەوڵەتێکی دروست کردووە و هەموو ئەوانەی دەوڵەتێکی گەورەی دروست کردووە بۆ نمونە سەلاحەدینی ئەیوبی لە کوردستانی ئێستاوە بەدەستیەوە بوو هەتا یەمەن لە خوارەوە بەرەو ڕۆژاواش هەتاوەکو مەسر ئەمە دەوڵەتێکی گەورەیە بۆ گەلێکی وەکو ئێمە کە دەوڵەتداری زۆر کەم بەخۆیەوە بینیوە و کاتێککە بەخۆیەوە بینیوە با بڵین خەڵکی کە ئینکاری کردووە بۆ گەلێکی وەکو ئێمە ئەکید دەوڵەتداری شخصێکی وەکو سەلاحەدینی ئەیوبی و قائیدێکی عسکەری گەورەی بەو شکڵە بەتەکید جێی فەخر و شانازیە بۆ خەڵکێکی زۆری کورد بەڵام پرسیارەکە ئەوەیە ئایا لە ڕوانگەی مێژوو خۆیەوە چۆن تەماشایەکی ئایا یەکەم ئایا ئەو بەتەڵەیە کە سەلیبیەکانی دەرپەڕان نەخێت شەڕی لەگەڵیان بردەوە بەڵێ لەو مهمتر بۆ نمونە بەیبەرسی هینە
سڵتان بێبەرسە کە با بڵێن ئەمە یەکێک بوو لە مەمالیکەکان ئەگەر مەسەلە پاکتاوکردن بینی دوو قەوسە هی سەلیبیەکان بێ لە فەڵەستین و سووریا و لوبنان یعنی بەشێکی چاک لەو حالەیە لە دەوری سەلاح الدینی ئەیوبیە ئەگەڕێتەوە بۆ سۆزێکی قەومی ئەنجا بەشێکیشی بریتە لە سەردەمی جەمال عەبدولناسری مەسر جەمال عەبدولناسر لەبەر ئەوەی خۆی ناوی ناسرە خەڵکەکە بە ناسر بانیانە کرد و یەکێک لە ناوەکانی سەلاح الدینی ئەیوبی الناصر سەلاح الدین ئەیوبی بووە ئەم تەشابوهە لەوە جگەلەوەی کە ئەمە قودسی ڕزگار کردو و حاکمی مەسر بووە مەکینەی ئەعلامی مصری بە تایبەتی عروبی مصری بە تایبەتی بە شکلێکی زۆر ناتەبیعی هینیان بوژانەوە فکرەی با بڵێن ئەفسانەکردنی سەلاح الدینی ئەیوبی ئەفسانەکردنی تەنانەت شەڕەکانیشی ئینجازاتە عەسکەریەکانیشی لە بەرامبەر سەلیبیەکان بەڵام کەسێکی وەکو بێبەرسی هەمان لەکرێت لەلایەن عروبیەکانەوە بۆ لەبەرەوەی عەرەب نەبووە ویان سەلماندویان عەرەب نیە بەڵام سەلاح الدینی ئەیوبی بە تکریتی لێی تێگەیشتون و لەبەرەوەی کەسوکاریشی لە یەمەن یعنی کەسوکاری سەلاح الدینی ئەیوبی لە پاشماوەی دەوڵەتی ئەیوبی خۆیانیان و ئێمە نەخێر کورد نین ڕاست نییە کە کورد بین ئێمە عەرەبین و قوڕەیشین و هەندێکیشیانەیە و نەخێر ئێمە ئەسڵەن ئەمەویشین نەکەر قوڕەیشین یعنی قەزدمەوەیە لەبەر ئەو سەبەبە لە مەکینەی ئەعلامی و لە تەلەڤیزیۆنا و فیلمێکی زەخمی مصری ئینتاج کرا لەسەر سەلاح الدینی ئەیوبی الناصر سەلاح الدینی ناوبوو ئەمانە هەمووی دەوری گەورەی هەبوو لەوەی کە ئەستورەیەک با بڵێن ئەفسانەیەک لە مێشکی با بڵێن خەڵکی عام لەم ناوچەیە دروست بکە دەربارەی سەلاح الدینی ئەیوبی و دەربارەی بطولاتی و دەربارەی ئینجازاتە عەسکەریەکانی بە تەئکید ئینجازاتی عەسکەری هەبوو بەڵام بەشی هەرە زۆری زدی سەلیبیەکان نابەڵکو زدی فاتمیەکان و زدی زنکیەکان و زدی هاودینەکانی خۆی با بڵێن بە شێوەیەکی گشت بەڵێ مامۆستا ئالان پێم خۆشە تۆزێک زیاتر باسی ئەو سەلیبیەکان بکەین سەلیبیەکان چێ بوون چونکە زیاتر ئەو کە باسی سەلاح الدینی ئەیوبی دەکرێت کە ڕۆڵێکی زۆر گەورەی هەبووە دەگوترێت کە قودسی ڕزگار کردووە لە دەستی سەلیبیەکان پێم خۆشە تۆزێک باسی ئەومان بۆ بکەی سەلیبیەکان چێ بوون و چۆنی قودس ڕزگار کرا یان هەندێک ڕەنگە بڵێن داگیر کرا یان ڕزگار کرا ئەوەش قسە هەڵدەگرێت بەشێک لە ینی بۆەوەی کە باس لەسەرەوە بکەین سەلیبیەکان کێنێ بێ باس لەسەرەوە بکەین تاریخی ئەوروپا چۆن بووە فترێ ینی جگەلەوەی کە کورسی ڕەسوولی هێن مەسیحیەت بوو بە دوو بەشەوە بەشێکیان کە ئۆرتۆدۆکسن و بەشێکیان کاتۆلیکن کاتۆلیکیەکانیش وەکو سڵتەیەکی دینی ینی لە کۆتایی حکمی ئیمپراتۆرێتی ڕۆمانیا دەسەڵاتیان گر بەدەستەوە کە دەوڵەتەکەی ئیمپراتۆرێتی ڕۆمانی بوو بە سەدان پارچە و هەر هەمووشی دژ بە یەکتر ئیشێ کرد و کەنیسەی کاتۆلیکی لە هەوڵی ئەوە بۆ ئەمانە هەمووی کۆکاتەوە لە ژێر دەسەڵاتی خۆیان بۆی بتوانێت زدی کەنیسەی ئەرتۆدۆکسی شەڕیان پێ بکە ینی شەڕی دەسەڵات بوو لە بینی ئەو دوو کەنیسەیە باشە چۆن کۆیانەکەینەوە یەکەم لە ڕێگەی ئەوەی کە مبارەکەی کەنیسەی کاتۆلیکی بیرێ بە هەر کەسێک کە دەسەڵات دەگرێ بەدەستەوە لە ئەوروپا و لە ڕێگەی ئەوەی کە هەر هەمویان لە دەوری کەنیسە بەو شکڵە یعنی بۆ ئەوەی کە ببی بە حاکم لە بۆ نمونە لە فرانکیا لە فەرەنسا بۆ نمونە ئەبێ کەنیسەی کاتۆلیکی بڵێ ئەمە تۆمان قبول کرد وەکو کەسێکی مقدس و پارێزەری مەسیحیەت لەبەر ئەوەی کەنیسە پێویستی بەوە بوو بەم شکڵە خەڵک ینی پاشماوەی دوایلاتەکانی دوای ئینهیاری ئیمپراتۆرەتی ڕۆمانی لە دەوری خۆی کۆبکاتەوە دوای ئەوەی کە با بڵێن کەنیسەی ئۆرتۆدۆکسی پاشماوەی ئیمپراتۆرەتی ڕۆمانی شەرقی کۆ کردبووە لە دەوری خۆی یعنی یەک ئیمپراتۆر هەبوو کە ئیمپراتۆری بیزانتی بوو با بڵێن بیزانتا کە ناوەکەی تری ڕۆمای شەرقی بوو ئیمپراتۆرەتی ڕۆمانی شەرقی بوو لێرە کەنیسەی کاتۆلیکی لە مجموعەیە ئیماراتی دژ بە یەکتر چۆن کۆبکاتەوە پێویستیان بەوە بوو کە شتێکی مقدس دروست بکەن بۆ ئەوەی خەڵکی پێهان بن کە بەیەکەوە
کۆیان کەنەوە بیان نێرن هەم سڵتەی کەنیسە بەسەر هەموو بەشەر کاتۆلیکەکەی ئەوروپا زاڵت زیاکە و هەم لە ڕێی ئەوەشەوە ئاشتی کۆمەڵایەتی و دوای چەندەها سەدان ساڵ لە شەڕ و تەفروت و نابوون و بچووکبوونەوەی ئیماراتەکانیان شتێک لە کۆکردنەوەیەک دروست ببێ لە ئەوروپای شەرقی. هەدەفی کەواتە ئەم حەملە سەلیبیانە زۆر لە زۆر ناحیەوە دنیەوی بوو نەک دینی و بەناوی ئەوەی وەڵا ئێمە شوێنی میلادی مەسیح و ئەو سەلیبەی کە لەسەری تعزی بیراوە و ئەمانە پێویستمان بۆیە بیان گەڕینەوە ئەمانە مقدساتی دیانەتەکەمان خەڵکیان نارد. لە هەمان کاتیشە لەوێش عینەن شت چینێکی سەربازی دروست بوو کە ئیشیانەوە بۆ شەڕیان بۆ ئەمیرەکانە کرد، شەڕیان بۆ هەر کەسێکە کرد پارەیان باتێ. ئیتر بەنای ینی تدریبێکی مقدسی شەکرانەوەمانە لە بەرچاوی خەڵکێک بوون کە زۆر پاک بوون، زیان ناکرد، نازامچیان ناکرد و خەڵکی ببوورە خەڵکیان لە هینە پاراست، لە زوڵم و زۆرە پاراست لە خەیاڵی شعبی ئەوان بەس حقەت ئەمانە توجار بوون، ینی شەڕکەر بوون بە پارە. بەڵێ ئەو گزارشتەی کە بۆ سەلیبیەکانت کرد کە گوتت زیاتر پەیوەندی بە دنیا و دەسەڵاتەوە هەبووە نەک لایەنە دینیەکە، بۆ دەوڵەتە ئیسلامیەکانش بە هەمان شێوە بوو بۆ بەتاکید عەزیزم ئەیوبیەکان بەتاکید بەو شکڵە بۆ ینی ئێستا بۆ نمونەت بۆ بێنەوە ئەگەر ئێمە باس لە با بڵین فتوحاتی ئیسلامیەکەین وانە ئێمە ئەڵێن یەکێک لە شەڕە هەرە مشکلە ینی شەڕە فقیە هەرە مشکلەکانی سەردەمی ئەمەویەکان چی بوو؟ خەڵکێکی زۆر لە دوای فتوحاتی ئیسلامی بوون بە موسڵمان. باش ئەمانە کە بوون بە موسڵمان کەواتە جزیان لەسەر نییە. باش دەوڵەتی ئەمەوی ئەڵێ وەڵا پارەمان کەم و پێویستمان بە جزیەیە. چی بکەین؟ با جزیە لەوانە پسەنین کە تازە بوون بە موسڵمانیان شکمان هەیە لە موسڵمان بوونیان لەواچێ لە ترسی جزیە بوون بە موسڵمان یا بۆەوەی کە جزیێنێن بۆیە بوون بە موسڵمان کەواتە ئەگەر بشڵی ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله و ئەشهەدو ئەنە محەممەدەن ڕەسوڵ الله هەر جزیەشت لێسەنین. یعنی لە بەرامبەر بەمە بزوتنەوەی یەکێک لە شەهیدە مهمەکانی ئیسلام کە غیلانە دیمەشقیەتەیە ئابێ کە ئەڵێ ئرجائی ئەمە بۆ خوا بگەڕێنەوە کاکی کەسێک ئەڵێ من ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله یعنی تەواو موسڵمانە، ئیتر خۆتۆ ناتوانانی دڵی شەقکەی بزانی چی لە ناو دڵیا هەیە. ئرجائی حکم لەسەرەوەی ئایا درۆکە درۆ ناکا بکەرەوە بۆ خوا فرقەی مەرجیئە با بڵێن ئەسڵی ئەمەیە. من ئەمێ پێت بڵێم بەشێکی زۆری مێژووی ئیسلام ڕەبتی نییە بە دین خۆیەوە. یعنی ئەمەویەکان بۆ نمونە ئەگەر مەسەلە دین وایە لەلایەن بە هەموونەوە حاکمێک ینی با بڵێن قازیەک ڕازی نابوون. فترەیەکی زۆربەی فەقیهەکانی موسڵمانان بە مختلف مەذاهبیانەوە مقاتعی دەوڵەتی هینیان کردبوو، ئەمەویان کردبوو. یعنی نیان نەتوانی دەوڵەتی ئەمەوی قازی دابنێن لە شوێنانێکە. بەلایەوە مشکلە نەبوو تۆ چ مەذهبێکیت لەسەر چ مەذهبێ حکومەکەی تۆوانە وەرە مویمەوە هەیە ڕازی بەبی بە قازی بۆمان. یعنی دەوڵەتەکە لە حقەتا جەوهرێکی دینی نەبوو دەوڵەتی ئەمەوی. یعنی بۆ نمونە ئەگەر دەوڵەتێکی دینی بواە مەسەڵەن ناچوو کەعبە بسووتێنێ، ناچوو قەتڵ و عام لە هینا بکە لە سەحابەی پێغەمبەرە بۆ نمونە. فکرەکە لێی ئەوەیە کە بەشێکی زۆری ئەم تاریخەکە کە بەداخەوە یانەوێت تەقدیس بکرێ لەلایەن موسڵمانانە لە حقەتا علاقەی بە دینەوە نییە، علاقەی بە سراعی دەسەڵات و پارەداری و دەوڵەمەنی و یەکێکی وەکو خەلیفەی عەباسی ئەبوو جەعفەر المەنسوور هینێک هەورێکە بینێ بە سەر بەغا ڕوا ئەڵێ بڕۆ لەکوێ ئەباری ببارێ خەراجەکەی هەرێتەوە بۆ من. خۆ ئەمە دیارە چیە مۆزوعەکە؟ پەیوەندی بە شەڕی مەسەبیشەوە نییە؟ ئەگەر بڵێن شەڕەکە لەسەر دین نەبووە بەڵام شەڕەکە لەسەر شەڕی مەسەبی جۆری زۆرە. بۆ نمونە یعنی بەشێک لە مسلمانان هەموو مسلمانان پێیان وابوو لە کاتە دەوڵەتی ئەمەی بۆ یەکەمین جار لەسەر ئەساسی با بڵێن تەوریس حکمیان کرد، هەمویان پێیان وابوو ئەمە داگیرکردنی دەسەڵات.
فرقی ئیسلامی لەوێ دەستی پێکرد کە ئایا چۆن بەرامبەر داگیرکردنی دەسەڵات بجوڵێنەوە، چی بکەین بەرامبەری. هەنێک لە مسلمانان با بڵێنەوە کە ئێستا پیانەڵێن سنەکە و کاتە ناویان سنە نەبوو، قەناعەتیان وابوو کە ئێمە ئەگەرچی متەغەلیبە و حاکمەوە بێ قبوڵێکی. هەنێکی کەیە نەخێر ئەمە مختصبی دەسەڵاتە و دەسەڵات صفتێکی دینی هەیە لەلای ئێمە، ئەبێ کەسێک بێ کە جێگرەوەی پێغەمبەر بێ لە سوڵتەی دینیە نەک تەنها لە سوڵتەی دنیاویە، لەبەر ئەوە بێ ئەساسێکی دینی هەیە بۆ حکومیان. هەنێکی کەش هەبوو ئەیوو ئەم فرقەیەش و ئەو فرقەیەش هەردووکی کافرە کاتێک قەراریاننا لە شەڕی سەفینە کە دانیشن بۆ سڵح. یعنی ئەسباب زۆر بوو بۆ شەڕی تائیفی لە ناو ئیسلامە، شەڕی با بڵێن فرقی دینی لە ناو ئیسلامە. بەڵام یعنی ناکرێ هەمووی بڵێن بریتی بۆ لە مەساڵحی اقتصادی، بەڵام دەسەڵات بە شکلێکی گشتی دەسەڵاتێکی مەسلحەتی اقتصادی بووە و هەموو کات دەسەڵات بە هۆسی خۆی لەم مەذهبەی یاوە لە زەدی ئەو مەذهبەی تر ئەم مەذهبەی کردو بە گژی ئەو مەذهبەی تر مویمەوە بۆ بژی. نمونەیەکی زۆر زەق بۆ ئەوە، یعنی ئەبوو حەنیفە کە با بڵێن صاحبی مەذهبی حەنەفیە، یەکێکە لە عەقلانی ترین مەذهبەکانی ئیسلام. باشە، یعنی کۆمەڵێکی نیمچە خێڵەکی چەک بەدەستی عوسمانی کاتی هاتن توانیان بۆ یەکەمین جار لە چاڵدێران لە فارسەکان با بڵێن بەرنەوە و دواییش لە مەمالیکەکانیان بردەوە و مقدساتی ئیسلام با بڵێن شارە مهمەکانی ئیسلام کەوتە ژێر دەستیانەوە، قەراریان ناوەڵا ئێمە لەمەودا خۆمان ناوەنین هین خەلیفە. باشە خۆ مەذهبەکان ئەڵێنە بێ یان عەرەب بێ یان بەلای کەمەوە قوڕەیشی بێ یان بەلای زۆرەوە لە عائیلەی پێغەمبەر بێ، ئێمە هیچیان نین، چی بکەین؟ گەڕان مەذهبێکیان دۆزیەوە کە مەذهبی ئەبوو حەنیفەیە کاڵێ مەرجنیە نە عەرەب بی نە قوڕەیشی بی نە ئالی پێغەمبەر بی، ئەتوانی بی بە خەلیفە. لە پڕ دەوڵەتی عوسمانی بوو بەم خاوەن مەذهبی حەنەفی. باشە ئەم حەنەفی بوونەی دەوڵەتی عوسمانی دەوڵەتێک ئەبەو شکلە دروست بووە، چه علاقەی هەیە بە ئەبوو حەنیفەی متەنەوری عەقلانیەوە؟ هیچ. مەسەلەکەوەیە ئەمیان ڕێم پێیا بەخۆم بڵێم خەلیفە کاتە مەذهبی ئەوم قبوڵ. وەکو مەبەستم بڵێم ئەمانە لە بنەڕەتا مشکلەکەیان دین نەبووە. بەڵام پێتان وایە ئەگەر سەلاح الدینی ئەیوبی قودسی لە دەستی سەلیبیەکان ڕزگار نەکرد وایە ببوایە ئەو کەسە یان ئەو کەسایەتیە کە بەتایبەت لە نێو مسلمانەکاندا یان لە ناو عەرەبدا ئەوەندە شانازی پێوە بکرێت؟ من نمونەی بێبەرسم بۆ هێنایتەوە کە ئەو بە تەواوەتی سەلیبیەکانی لە مەنتیقی پێم هەڵکەن. بۆچی نەبوو بەو نمونەیە؟ لەبەرەوەی لە پشت ئەمەوە ماکینەیەکی ئەعلامی عروبی هەبوو و لە لای ئێمەشەوە ماکینەی ئەعلامی کورد پێستنساخی ماکینە ئەعلامی عروبیەکە، لەبەر ئەوەی کوردە لە لای ئەوانیش لەبەرەوەی عەرەبە، بۆیە بەلایەنەوە مهمتر بۆ لە بێبەرسبوونمونە. بەڵێ ینی ئەفوجان. بەڵێ، بەڵام باس لەوە دەکرێت دەڵێن سەلاح الدینی ئەیوبی لە کاتێکە قودس ڕزگار دەکات یان هەندێک ڕەنگە بڵێن داگیری دەکات، ڕۆڵێکی زۆر باشی هەبووە، مامەڵەیەکی زۆر باشی کردووە لەگەڵ دیلەکاندا، لەگەڵ ئەو خەڵکەی کە لەوێ بوون و مسلمان نەبوون، ڕێگەی نەداوە کە بکوژرێن. تەنانەت دەگوترێت سەلاح الدینی ئەیوبی لە هەموو ئەو شەڕانەی کردوویەتی ڕێگری کردووە لەوەی ئەو خەڵکەی دیکەش کە مسلمان نییە بکوژرێت، زوڵمیان لێ بکرێت، زۆر شتی دیکەش. تەنانەت لە دەرەوەش لە دەرەوەی ئیسلامیش ئەو بۆ چوونە لەسەر سەلاح الدینی ئەیوبی هەر هەیە. پێتان وایە ئەوە چەند ڕاست؟ تێگەم گیانەکەم. من پێت ئەڵێم لە حروبی سەلیبیا کۆمەڵێک شەهاداتمان هەیە لەسەر سەلاح الدینی ئەیوبی کە بە شێوەیەکی زۆر ئینسانیانە هێمنانە تەعاملی کردووە لەگەڵ ئەسیرا، بەڵام لە هەمان کاتی شاهێدمان هەیە کە بە مقابلی کوشتنی دیل لەلایەن ڕیچارد لایەن هارتەوە بە مقابلی ئەوانیش دیلی کوشتووە. یعنی مەوزوعەکە وەکو پێم وتی نمونەی کابران بۆ هێنایە لە هەمان کاتە کە ڕێزی لە دیرێکی وەکو سوڵتانی عوسمانی گردووە، لە هەمان کاتە قەڵای این شاخی کە لەسەری خەڵک دروست کردووە. هەردووکی ڕاستە، هەردووکی بەشێکن لە مێژووی ئەو ئینسانانە بەپێی پێداویستی حرب
ئەمانەیان کردووە کاتێک کە مەسەرەن چوونەتە منتیقەیەک و پێویستیان بۆیە دڵی خەڵکەکە ڕاکێشن بۆی دژیان نەوەستنەوە کاتێک کە منتیقەکەیان گرتووە نەوعێکی زۆر لە مرونەتیان بەرامبەر نوانون بەڵام لە شوێنێکی کە کاتێکە زانیوانە هیچیان پێ ناکرێت لەگەڵ خەڵکەکە بە نەوعێکی زۆر خراپتر جوڵانێت ئەمە تەبیعەتی شەڕ بۆ لەو سەردەما یعنی شتێکی بۆ هەموو کەسی شوا بوو ئێمە لەبەرەوەی یەکەم لە جانبی سەلیبیەکانەوە کە مەتحیان کردووە خەبەریمان بیستووە دووهەمیش لەبەرەوەی عروبیەکان ناوی ناسر بۆ کاکە جەمال عەبدولناسر ویستێتی یعنی کەسێک تۆ وەکو وایە مەسەلەن ناوە سەدام حسێن بێ و کەسێک هەبێ لە مێژووە ناوی سەدام حسێن بێ قودسی ڕزگار کردبێ هەرچی پارە و پول تێ لەویا سەرفەکەی یاننا ئەمە مەوزوعەکە بوو یعنی بەتەئکید سەلاح الدین ئەیوبی شخصیتێکی مێژوویی عسکەری زۆر مهمی ئەو مێژوویە بەڵام ئایا بەو دەورە زەخمە بەو ئەخلاقە عسکەریە اجتماعی کە باسەکرێ نەخێر بێت شەوێک بەڵام دەکرێت چۆن وێنای سەلاح الدین ئەیوب بکرێت بە بۆ چوونیەوە کە کەسێک بووە سەرەتا با بڵێن چەکدارێک بووە یان شەڕکەرێک بووە دواتر توانایەکی گەورەی هەبووە لە وەک دەگوترێت لە بەڕێوەبردننی وڵاتدا و لە شەڕدا زۆر ئازا بووە توانیویەتی زۆر شوێن کۆنتترۆل دەستی بەسەرێکی زۆر داگرتووە ئەوە چۆن وێنا دەکرێت ینی پێی بڵێن وەکو چۆن ڕزگارکەر ئەوانە ناو نابرێ ئەمانە هەمووی لە بنەڕەتا متەغەلیبن بە معنای ئەوەی لە بیرکردنەوەی ئیسلام ئەمە چەک بەدەست بۆ هاتۆ دەسەڵاتی گرتۆ بەدەستەوە لەبەرەوە لەمە و دوا ئەگەر سنە بم پێڵێم وەلی ئەمرم تەواو ینی بەنسبەت ئەوانەوە زۆرێک لە مسلمانان ئێستا بۆ نمونە ئیلخانیەکان کە نەوەی هۆلاکۆن ئەمانە بوون بە مسلمان و بوون بە وەلی ئەمری مسلمانان لە منتیقی فارسەوە و ناوە یعنی خەڵکەکە تەماشایەکە وەکو متەغەلیبێک دەستی بەسەر دەسەڵاتە گرتووە ئایا چیم بۆکە چۆن تەعاملم لەگەڵاکە کوشت و بڕم تیاکە یا وەکو خزمەت مەکە ئاسایشم بۆ بەدەستێنەیە هەموو ڕۆژە پرچەک مەکاوم نێری خەڵکم پێکوژێ یعنی لەو چوارچێوەیە خەڵک تەماشای ئەم نەوع کەسایەتیانیان کردووە سەلاح الدین ئەیوبی قائیدێکی عسکەری مهم بووە لە ماوەیەکی زۆر کورتی ژیانیە لە کوردستانی باکووری ئێستا و هەتاوەکو یەمەن بگری کەم نییە کاک لە ماوەیەکی زۆر کورتیانی کە من ئەوانەی لە ماوەی ژیانی خۆیانە بە تاقی تەنیا ئیمپراتۆریەتەکەیان بریتی بۆ لەوەی لە ژیانی خۆیانە بە تاقی تەنیا توانیوانە بەدەستی بێنن بۆ نمونە جەنگیزخان باسەکەین ئیمپراتۆریەتەکەی جەنگیزخان هەمووی لە ژیانی خۆیان هاتە دی یا مەسەلەن هێن تەیمورلەنگ ئیمپراتۆریەتەکەی هەمووی لە ژیانی خۆیان هاتە دی لە دوای خۆیەوە بچووک بووە سەلاح الدین ئەیوبی شێکێکە لەو نەوع سەرکردانەی کە لە ژیانی خۆیان دەوڵەتێکی زۆر فراوان ناکرێت پێی بووترێ ئیمپراتۆریەت بەڵام دەوڵەتێکی زۆر فراوانی بەدەستهێنا بە تاقی تەنیا وەکو قائیدێکی عسکەری ئێمە لە منتیقی ئەو زەمانە شتێکی زۆر مهمە باشە لەسەر چێ هەژماری بکەین سەلاح الدین ئەیوبی لەسەر مسلمانان بەگشتی یان لەسەر مەزهەبێک یاخود دەتەوێت بڵێ پەیوەندی بە ئەوەی کە سابتە لە لای من ئەوەیە کە مسلمان بووە سنە بووە ئەشعری بووە شافعی بووە ئەشعری بۆ با بڵین لە هینا با بڵین لە چی پێڵێن مۆزوعێکی ئەشعری و شافعی بووە با بڵین ئایا کورد بۆیان نا وەکو کورد بووە وەکو چۆن شێخ مەحموودی حەفید کورد بووە بە معنای ئەوەی شێخ مەحموود ئێمە بە کوردی ئەزانین بەڵام کەسوکاری ئەڵێن ئێمە نەوەی پێغەمبەری مادام نەوەی پێغەمبەری کەواتە عەرەبی ئەمە کەسوکاری سەلاح الدین ئەیوبی ئەوانەی باوڵین پاشماوەی ئەیوبیەکان لە یەمەن ئەڵێن ئێمە ڕاست نییە کە کورد بین ئێمە عەرەبین و لە قوڕەیشین و هەنێکیش لەو پاشماوەکان یاڵێ ئێمە ڕەبتمان هەیە ینی بە شەجەرەی عائیلە ڕەبتمان هەیە بە ئەمەویەکانەوە ئایا کوردەیان نا بە تەسەوری من زۆربەی هەرە زۆری مەسادری سەردەمی خۆی بە کوردی لە قەڵەمێن لەبەرەوە من بە کورد قبوڵ لە نێوە عەرەبی زۆر کەس وەکو چۆن شێخ مەحموودی حەفید کوردە
سەرڕای ئەوەی کە با بڵین سەیدە و خۆی بنەوەی پێغەمبەر زانیوە بە هەمان شێوە کوردە. باش دەمەوێت لێرەدا پرسیارە بکەم کەی بۆ یەکەم جار یان با بڵین بە دیاریکراوی سەلاحەددینی ئەیوبی لەناو کووردا ناسنامەیەکی نێتەوەی وەردەگرێت دەبێتە کەسایەتیەک کە کورد شانازی پێوە دەکات. سێرکە دوو شتە بێ زۆر لە یەکتر جاکەینەوە. کورد وەکو ئێثنیەت لەگەڵ کورد وەکو نەتەوە بە مەعنا معاسیرەکەی نەتەوە. فکری قەومی کورد با بڵین ئەوەی پێڵێن کوردایەتی ئەمە شتێکی معاسرە بە معنای ئەوەی کە دەوڵەت هەوڵی دەوڵەت دروستکردن لەسەر ئەساسی یەکبوونی ئێثنیەت کە قەومیەتی کە کوردە. ئەمە شتێکی تازەیە. فەخرکردن بە کوردبوونی خەڵکەوە شتێکی کۆنە. یعنی بۆ نمونە ئیبن خەلەکان فەخری پێواکە کە کوردە. ئەمە ناچێتە چوارچێوەی هەمان مەشاعری قەومی ئەمڕۆمان. ئێمە کاتێک کە فەخر بە کوردبوونی سەلاحەددینی ئەیوبیەکەین چونکە مەبەستمانەوەی بڵین دەوڵەتی هەبووە و ئێمەی کورد دەوڵەتدار بووین لە منتیقەیە و بۆیە شایستەی ئەوەین دەوڵەتمان هەبێت لە منتیقەیە. یعنی فکری قەومی کوردی بۆیە سەلاحەددینی ئەیوبی پێخۆشەویستە لەبەرەو سەبەبانە. ئەنجا لە ناو فکری قەومی کوردیشە هەنێکی کەش هەنەڵێن وەڵا ئێمە ئیسلام زەرەری لێوین، ئێمە لا ئێمە دەوڵەتی مهمترمان هەبوو پێش ئیسلام و ئیسلام بوونمان توانینەوە لە ناو حەزارەتی ئیسلامیە و دەوڵەتەکانمانی لەکیساوە و کاتێک کە سەلاحەددینی ئەیوبی شەڕەکە بە ناوی خەلیفەی عەباسیەوە شەڕەکە کاتێک کە دەوڵەت بۆ خۆی پێیاکە بەشێک بۆ لە خەلافەتی عەباسی یعنی دەوڵەتی خۆی نەبوو لەبەرەوە سەلاحەددینی ئەیوبی کە باش نییە وەکو قەومیەکی کورد. یعنی هەردوو بۆ چوونە قەومیە کوردیەکە هەیە بەرامبەر بە سەلاحەددینی ئەیوبی. کەواتە کوردایەتی یان با بڵین زوتنەوەی کوردایەتی هەوڵی داوە بیخاتە خزمەتی خۆیەوە وەک پرۆژەیەک بۆ دروستکردنی دەوڵەت یان بۆ دروستکردنی وەکەوەی پێی دەڵێن هەندێک پێی دەڵێن نەتەوە سازی. باڵ یعنی یەکێک لە مشکلەکانی فکری قەومی بە شکلێکی عام چ لە لای عەرەب چ لە لای کورد لە منتیقەیە بەگشتی. ئێستا بۆ نمونە ئێمە کاتێک تەلەبە بووین لە جامعە لە زمانی سەدامە ئەبوایە بە زۆر بمانوتایە لە سۆمەریەوە عەرەبە هەتاوەکو خواڵێ بەس. باشە کاکەمانە هیچیان عەرەب نەبوون، ئەمانە هەمووی زمانێکن پێش عەرەب هەبوون و یعنی کاتێک کە عەرەبی هەبوو ئەمانیش هەبوون و ئەمان زمانی دەوڵەتداری بوون. بە چ معنایەک تۆ ئەمانەکەی بە عەرەب؟ تۆ ئەسڵەن زمانەکەی تۆ لەوانە چێ لەوان نزیک بۆ تۆ لەوانی وەرگرتۆ تۆ چۆن بە زمانی خۆ دەڵێ ئەسڵی ئەمان بە قەومیەتی خۆت با بڵین بە عێرقی خۆت بە ئەثنیەی خۆت دەڵێ با بڵین تەتەوری طبیعی ئەمانە خۆیان ماون زینون ئاسووریەکان هەن زینون ماون تۆ چۆن باوانەڵێ عەرەبن؟ ئێمەی کوردیش هەمان مشکلەمان هەیە یعنی لە پێناوی ئەوەی بیسەلمێنین. طبعا عەرەب ئەگەر فکری بەحسیەوە تەماشا بکەین ئومە عەرەبیە واحیدە دات و ڕیسالە خالدە خالد بە دوای کەلیمەی خالدە ئەگەڕێ یعنی ئەوێ بڵێ مێژووی ئێمە نە ئەمڕۆ و دوێنێ دەست پێکە نە فکری معاسری قەومی دەستی پێکردووە بەڵکو شتێکە زۆر کۆنە حتا کۆنترە لە عەرەب خۆی. ئێمەی کوردیش هەمان مشکلەمان هەیە چونکە فکرە قەومیەکەمان با بڵین فۆتۆکۆپی فکری قەومی عەرەبیە بە هەمان ڕێگە دانیشتنی ئیمپراتۆریەتە کۆنەکانی با بڵین پلاتۆی ئێران هەمووی بە دەوڵەتی خۆماندانی شەڕەکەین لەگەڵ ئێرانەکان کە مادی ئێمەیە هی ئێوەیە نازانم چی هی ئێمەیە لە حەقەتا ئەوانە هەمووی ئەقوامێکی جیاوازن. ئەتوانی بڵێ لە ڕێی تێکەڵبوونی مەجموعەیە ئەقوام لەوانەیە ئێتنێتێک دروست بۆ ناوی کوردە. ئایا چ ڕەبتی هەیە بە هەرێکێک لەمانەوە ڕوانێ ڕەبتێکی زەعیفی هەبێ وەکو چۆن فارسەکەیت. مشکلەکە لەوایە تۆ فکری قەومی لەسەر خالدبوونی ئێثنیەتەکەی خۆت لەسەر ئەبەدیبوونی ئێثنیەتەکەی خۆت دروست بکەی فکرێکی زۆر 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 دژە زانست و دژەمێژوە. بەڵێ بەڵام مامۆستا ئالان دوو بۆ چوون هەیە لە ئارادا یەکێکیان دەڵێت ئێمە وەک کورد پێویستە شانازی بە سەلاحەددینی ئەیوبی بکەین کە کورد بۆ و توانیوێتی دەوڵەتێکی گەورە دروست بکات و قودسیش لە سەلیبیەکان ڕزگار بکات. بۆ چون هەردووکیشی کوردن بۆ چونێکی دیکە هەیە دەڵێ سەلاحەددینی ئەیوبی هیچی بۆ کورد نەکردووە لەبەرەوەی
ناتوانین شانازی پێوە بکەین. تۆ نعم. دەربارەی ئەو دوو بۆ سەرنجت چییە؟ من ناوی هەردووکیانم هێناوتم ئەمیانەڵێ مادەم دەوڵەتی دروست کردووە کەواتە ئەبێ شانازی پێوە بکەین چونکە کورد دەوڵەتدار بووە لەو مەمینە ئەوە ئەیسلمێنێک ئێمە ئەمڕۆ شایستەی دەوڵەتی لەو بۆچوونەوە خۆشەویستی بۆ سەلاحەدین ئەیوبی بۆ مەبەستی ئەوەیە کە بیسەلمێنێ نازانم بۆ کێ کە کورد لەبەرەوەی خاوەن دەوڵەت بۆ لە کۆنا ئەمڕۆ پێویستی بە دەوڵەتەیە ئەمڕۆ شایستەی دەوڵەتەوە کە ئەنەما ئەگەر خاوەن دەوڵەت نەبووی پێشووتر بۆت نییە دەوڵەتت هەبێت ئەمە بۆ چوونە هەڵەکەیە کە لێکیاتەوە. نقطەی دووهەمیشیان وەڵا لەبەرەوەی خزمەتکاری هین خۆی بە خزمەتکاری دەوڵەتی عەباسی داناوە و دەوڵەتەکەی وەکو لەژێر لیوای دەوڵەتی عەباسیە دروست کردووە کەواتە بۆ دەوڵەتی بۆ مەجدی دەوڵەتی عەباسی ئیشی کردووە بۆ مەجدی ئیسلام ئیشی کردووە نەک بۆ کوردبوونی خۆی. آخر يعني فكري كردبون وبە کوردی بۆ کوردبوون و بۆ قومی کورد کارکردن شتێکی تازەیە شتێک نییە لەو زەمانە هەبوو بێ یعنی فکری خێڵەکی زۆر بەقوتر بۆ لە فکری ئتنی لە ناو خەڵکە یعنی زەمان جیاواز بووە تۆ ناتوانانی بە عەقڵی بیری کوردایەتی ئەمڕۆ بتەوێت سەلاحەدینی ئەیوبی محاکەمە بکەیت یعنی بتەوێ و نەتەوێ لەو زەمانە تەنها وەسیلە بۆ سراع لەسەر سیاسەت دین بوو یعنی بۆ ئەوەی بتوانم تۆ لە ناوبەرم ئەبێ بە ناوی ئەوەی کە تۆ مخالفی دینمیە و خو دینەکە و نەوعیکی کەیە هەر هاودینین بەڵام تۆ لات داوە شەڕێ لەگەڵا بکەن یعنی شەڕەکان بە شکڵێکی طبیعی لە چوارچێوەیەکی دینیا ئەکران بەڵام لە بنەڕەت علاقەی بە دینەوە لەبەرەوەی ئەساسی شەڕکردن یان با بڵێن ئایدۆلۆژیای شەڕکردن هەمووی بریتی بۆ لە دین زۆر طبیعیە سەلاحەدین ئەیوبیش بە ناوی دینەوە شەڕی کردو. بەڵێ پێتان وایە کە ئەو پێوەرە پێوەرێکی دروست نییە کە لەسەر بنەمای ئەوەی چی بۆ کورد کردووە لە ڕابردوودا هەڵسەنگاندن بۆ کەسایەتێکی مێژووی بکرێت بەتایبەت ئەگەر ئەو قۆناغا مێژوویە پەیوەندی بە بەر لە سەرهەڵدانی کوردایەتیەوە هەبێت یعنی ئەگەر هات و سەلاحەدین توانیمان بیسەلمێنین سەلاحەدینی ئەیوبی بە جۆرێکی تایبەت تەماشای ئێتنیەتی کوردی کردووە بە جۆرێکی تایبەت تەماشای ئەوەی کردووە کورد ئەبێ با بڵێن حاکمدار بن بەسەر هەموو دنیا مەسەلەن ئەگەر شتێکی وامان بەڵگەمان هەبێ کەواتە توانین بڵین سەلاحەدینی ئەیوبی قەومیەکی کوردی بۆ بەڵام تاوەکو ئەمەمان نەبێ سە بۆ نمونە جەنگیز خان وەنەوەی جەنگیز خان قەناعەتیان وا بوو کە مافێکی ئیلاهی هەیە بۆ بنەماڵەی ئەم کابێ حاکم بن لە هەموو دنیا و هەموو دنیاش حدودی مڵکیانە لە کووردا شتێکی ئەم هاوشێوەی ئەوەمان نییە و سەلاحەدینی ئەیوبیش بەو شکڵە تەماشای دنیای نەکردو یعنی ڕەنگە جانبە عسکەریەکەی و جانبی ئەوەی کە کێ بە ئاسانی ئەتوانم شەڕی لێ بمەوە ئەوە زاڵ بۆ بەسەرەوەی چۆن کێ دۆستێتی و کێ دژمنی بووە یعنی وەکو عسکەریەک لە بیئەیەکا کە هەمووی دژی هەمووی بووە لەویا ژیاوە و بەو شکڵەش بێدی کردوە تۆ چۆن دەوڵەت و سوڵتانی خۆم گەورە بکەم و هیچی تر یعنی نە قائیدێکی قەومی کرد بووە نە قائیدێکی ئیسلامی گەورە بووە مۆزوعەکە ئەگەر ئیسلام بووایە خۆ شەڕی زدی موسڵمانان زیاتر کردووە لە یعنی سەرکەوتنەکانی بەسەر موسڵمانان زیاتر بۆ لە وی بەسەر سەلیبیەکانە هەیە هەموو بە مختلف فرقیانەوە ئەو ماوەیە ئاگادارن کە قسەی زۆر لەسەر سەلاحەدینی ئەیوبی دەکرێت بەڕای ئێوە سەلاحەدینی ئەیوبی پێویستە بەتایبەت لەلایەن کوردەوە و موسڵمانانی کوردەوە چۆن مامەڵەی لەگەڵ بکرێت چونکە لایەکیان ڕەتی دەکەنەوە زۆر بە توندیش ڕەخنەی لێ دەگرن لەلایەکیشەوە زۆر دەڵێن دەبێت شانازی پێوە بکرێ و کەس بۆی نییە تەنانەت ڕەخنەشی لێ بگرێت پێت وایە هەردوو بۆ چوونەکە هەڵەن گیانەکە من ئەسڵەن ینی خۆم بە متخصص نازانم لە بواری تاریخی ئیسلامیە بەڵام ئەوەی کە هانیام لەم مەوزوعا و لە مەوزوعی ئەوەی کە هێبیدار ئەحمەد پەرلەمانتاری پارتی لە پەرلەمان لەسەرەوەی گەندەڵی هەبوو لە فترەی حکمی خلافەتی عوسمانی کوڕی عەفانە لەسەر ئەو حەجمەیەی دوای ئەوە کە ڕوویە ئەو هاتو هاوارەی کە دوای ئەوە ڕوویە من هاتمە قسە سەبەبی هاتنە قسەشم علاقەی بە دینەوە نییە بەڕاستی
من بەلامەوە مشکلەیەکی زۆر گەورەیە کە خەڵکێک بێ چوارچێوەیەک بۆ ئەوەی کە چی دینیە و چی مقدسە دابنێ تا بێ وردە ئەو چوارچێوەیە گەورە کاتەوە. لە مەوزوعی عوسمانی کوڕی عەفانە دەستیان کرد بە قسەکردن هجوم کردنە سەر عوسمان بە گەندەڵدانانی عوسمان ئیهانەیە بە دینی ئیسلام. ئێکاکە ڕاست نییە و قسێ 1000 ساڵ لەمەوە پێش 100 ساڵ لەمەوە پێش مؤرخی سنە نەک شیعە سنە پێڵێ ئەڵێ لە سەردەمی ئەوە گەندەڵی بڵاو بۆ باشە بۆ من ئەوەی کە 1000 ساڵ لەمەوە پێش جائز بۆ بووترێ ئەمڕۆ ئێستا لێمە ناکرێت. یعنی چ بەشێکی گەندەڵی ڕەبتی هەیە بە ئیسلامەوە تا دیفاعی لێ بکەیت. لە هەمان شێوەشە کابرایەکەڵێ سەلاحەدینی ئەیوبی قەتل عامی لە زەردەشتێکانە کرد. من بە شێوەنە معلوماتی مێژوویم نییە قەتل عامی کردبێ و قڕی خستە بێتە زەردەشتێکانەوە. ئەمەش پێم وایە قسەیەکی هەڵەیە زۆر، چونکە ینی مەسادری تاریخیە لە باسی ئەوکە قەرنی 6 و 7 هیجری معابدی زەردەشتێکان لە منتیقانە هەبوو. یعنی ئەم شالیارە بەڕێزە زینوکەرەوەی دینی زەردەشتی نییە دوای 1000 ساڵ و نازان. بە هەر حاڵ کاتێک یەکێک بڵێ وڵات قەتل عامی لە زەردەشتێکانە کردو ئەمە ئیهانەیەکی گەورە بێ بە موسڵمانان و بە ئیسلام. بۆ کاک چ بەشێکی ژیانی سیاسی سەلاحەدینی ئەیوبی مقدسە؟ چ بەشێکی؟ ئەوەی کە وەکو سنیەک چۆ دیفاعی لە دەوڵەتی فاتیمی شیعی کردووە، یان ئەوەی کە وەکو سنیەک انقلابی کردووە بەسەر دەوڵەتی فاتیمی شیعیە، یان ئەوەی وەکو سنیەک پەلاماری حاکمێکی سنی و وەلی ئەمرێکی خۆی سنیە و دەستی گرتۆ بەسەر دەوڵەتەکە کامیان کە پەلاماری شیعە ئیسماعیلیەکانیە و کە سەهرەوەردی کوشتووە یەکێک لە متەسەوفە هەرە گەورەکانی ئیسلام. باشە کامی ئەمانە هینن یعنی مقدس و دینیە تاوەکو ئێمە بڵین وەڵا ئەمە بۆم لێ لێمە قسە بکەم. تێگەین ژیاننامەی کەس لە ئیسلامە بما فيهم یعنی ئەگەر زۆر بڕۆین بما فيهم ژیاننامەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە ناحیە سیاسیەکەیەوە مقدس نییە. یعنی بەداخەوە لەلام نییە، یعنی کاتێک کە شەڕی ئوحود دەبێ کە بە گروپێک لە مسلمانان ئەڵێ ئەم شاخە بەرەڵامەکەن لێ پرسن ئەڵێ ئەمە وحی ئیلاهیە یاوە خۆمە استشارەی تۆیە لە حەرباڵێ استشارەمە لە حەربا لەبەرەوە بە قسەی ناکەن و شەڕەکە ئەدۆڕن. مەبەستم ئەوەیە یەکێکی وەکو پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کەسێک بۆ زانیوێتی لەکوێ دەسەڵاتی ئەو قابلی مناقەشە نیە و لەکوێ پێویستە مناقەشە بکرێت. یعنی مەشهورترین حەدەسەوەیە کە کاتێ بە خەڵکەکاڵێ تۆوی هین مەبن بۆ نێرەی دارخورما مەبن بۆ مێی و دوای خورما بەرناگرێ و بە خەڵکەکاڵێ ئەنتم ئەدرا بدونیاکم، ئێوە لە مەسائلی دنیای خۆتانە باشتر لە من نەزانن. یعنی باشە ئەوە بۆ پێغەمبەر وابێ ئەبێ سەلاحەدینی ئەیوبی چی بێ لە مقابلی ئەوە تاوەکو باسکردنی بە خراپە یەکسان بێ بە باسکردنی ئیسلام بە خراپە. یعنی ئەم حساسیەتە مفرەتە غیرەت نییە لەسەر ئیسلام بەڵکو محاولەیە بۆ فەرزکردنی نەوعێک لە سەرکوتکاری بە ناوی دینەوە، سەرکوتکاری یاسایی ئەگەر بۆیان کراو ئەگەر نا ئیجتیماعی بە ناوی دینەوە بەسەر خەڵکا بۆی کەس نەوێرێ باسی شتێکی مشترک لە بینی هەمومانە کە تاریخی ئیسلام. ئەم تاریخی ئیسلامیە بالمناسبە ناوی ئیسلامیە چونکە دەوڵەتەکە ئیسلامی بوو. حتى يعني بتعريف علمي بيالين حضارة عربي إسلامي لبروي بس عربون لبروي زماني نوسين لو حضارتها عربي بو ودولتها دولة ديانتي الرسمي دولة إسلامي بو وتاريخي مشتركي همو معنا بتوبة حقيق بيمالي أم بشي مقدسة بوتنية قصيتها بكي چی لە تاریخی سەلاحەدینی ئەیوبی عەلەمەی کە باسم کرد چی لە سەردەمی مؤرخەکانی ئیسلام بە مختلف تەوائفیانەوە بە مختلف مەذاهبیانەوە نەوتراوە بە حقائقی مسلم باس نەکراوە. ئەمانە هەمووی لە سەردەمی خۆیە لە ژیانی خۆیە باس کراون 100 ساڵ دوای خۆی 200 ساڵ دوای خۆی باس کراون. باشە بۆ ئەمڕۆ باس نەکرێت؟ حکمت لەوا چییە؟ بۆ ئەمە یعنی بۆ ئەمە یەکسان بوو بە ئیهانەکردنی ئیسلام. وەکو بینی مەوزوعەکە تەنها هەریسەکەیە نەک غیرەت لەسەر ئیسلام و غیرەت لەسەر سەلاحەدینی ئەیوبی یا غیرەت لەسەر عوسمانی کوڕی عەفان. مەوزوعەکە ئەوەیە
بەرەو کۆتاییە مامۆستاالان بەس پێم خۆشە ئەوەتان لێ بپرسم بەڕای ئێوە وەک کەسێکی ئەکادیمیسیەن کە کەسێکی ئەکادیمین و زانستە سیاسیەکانتان خوێندووە پێویستە ئێمە لە کوردستانیان هەر بەگشتی خەڵک چۆن مامەڵە لەگەڵ ئەم بابەتانەدا بکات بەتایبەت ئەوانەی کە ڕەهەندی مێژووییان هەیە پێویستی بە گفتوگۆ و شرۆڤە و توێژینەوەیە و مشتومڕی عەقلانیە یاخود وەگەوەی کە ئێستا لە ئارادایە بە هەست و سۆز و بەپێی بەرژەوەندیەکان مامەڵە لەگەڵ مێژوو بکرێت. من لەوێ دەست پێکەم ئەمێ بڵێم لە لای ئەهلی دینی ڕاستەقینە توراسێکی زۆر فراوان لە کتێبی زۆر بە قیمەتی مێژوونووسی هەیە کە بەداخەوە کەسانێکی وەکو ئێمەمانان تازە بە تازە سەیریانەکەین بەشێک هەن لەوانەی کە با بڵێن خوێندێکی علمیان خوێنووە ئەسڵەن بێزیان نایە توخنی ئەو نەوع نووسینانە بکەون و پیان وایە ئەمە شتێکی کۆنە و ئەبێ وەلا بنرێت. بەڕای من بەشێکی زۆر چاک لە مێژووی قابلی دراستکردن لە مەسادرێکەوەیە کە ئەکسێسی خەڵکی متەدەین و خەڵکی با بڵێن پوڵبووە لە دینە زۆر باشترەوە لە بەندە. يعني بۆ نمونەیەکێکی وەکو من بۆ ئەوەی کە تەئکیدی معلوماتەکەم بکەم لەسەر صلاح الدین ئەیوبی پرس بە ئەو خەڵکانە کەم کە بەڕاستی متبەحرە لە دینە و متبەحرە لە مەسادری ئیسلامی کۆنە چونکە لە ڕێی ئەوانەوە ئێمە ئەتوانین با بڵێن تەدقیق لە تاریخی ئیسلامی تەدقیق لەو تاریخی کە نزیکەی 1500 ساڵێک ئەبێ کە تاریخێکی مشترەکی هەمومانە بیکەین. یعنی بێڕێزدانەنانی توراسی نووسراوی ئیسلام یەکێک لە مەرجە ئەساسیەکانی بە عیلمی کردنی خوێندنەوەی تاریخی ئیسلام بۆ کەسێکی کە با بڵێن خوێندنێکی عیلمی خوێندووە بەڕای من پێویستمان بەو لێک نزیککردنەوەی بینی ئەو خەڵکی کە شارەزای هەیە لە علومە سیاسیەکانی معاسرە لەگەڵ ئەو خەڵکی کە شارەزایی هەیە لەسەر تاریخ ڕاستەقینەکەی ئیسلام کە لە کتێبە مێژوویەکانی مسلمانان خۆیانان نووسراوە. ئەم دوو کەسە ئەبێ لە یەکترەوە نزیک بێت و پشت بە یەکتر بەستێ بۆ لێکۆڵینەوەی مێژووی ئیسلام. بەڵێ زۆر سپاس دەکەم شتێک ماوە لە کۆتاییدا باسی بکەن دەربارەی بۆ ئێوە. بینەرانی هێژا گفتوگۆیەکمان کرد لەگەڵ بەڕێز مامۆستا ئالان نووری دەربارەی ڕۆژەوی ئێستای کوردستان کە باس لە ڕۆڵ و کەسایەتی سەلاح الدینی ئەیوبی دەکرێت. هیوادارم توانی بێتمان سەرنجتان ڕاکێشین بۆ سەر ئەم بابەتە. سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن لە یوتیوب و تا دیدارێکی دیکە هەر سەرفراز بن.